بەناوی خوای گەورەی میهرەبان، سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست. خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەم جارش لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوەدان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم، ئەم جاریان هاتوینەوە گەرمیان. لە بەرنامەکانی ڕابردووشە پێم وتن گەرمیان ئەبێ جارجارە بۆی بگەڕێیتەوە، چونکە مێژوو و ژیانکردنی گەرمیانیەکان بەشێکە لە مێژووی ژیان و ژیانکردنی هەمومان. بۆیە پێویستمان بەوە هەیە کە جارجارە بینەوە بۆ گەرمیانی خۆشەویست. ئەم جاریان لە نزیک ناحیەی نەوجول سەر بە قەزای دووس خورماتوو بە خزمەتانەگەمەوە. خۆشەویستان، ئەم جاریان لە گوندی گەرمکین. گوندی گەرمک هێشتا من نازانم لەم سەرەتایە بۆتان وەسف بکەم بڵم کەوتەتە کوێ، بەس ئەزانم لە شاری کەلارەوە زیاتر لە سەعاتێک و 40 دقە ئێمە بەڕێوە بووین تاگو گەشتینە گوندی گەرمک. ئەوەنە کە مزگەوتەکانم بینی زانیم کە ئێرە لە ساداتی پیرخدرین. دواتریش ئەپرسم ئەوە مێژووی ساداتی پیرخدری چۆن لێرە و دەستی پێکردووە و ڕنگدانەوەی چۆن بووە. گرنگەوەیە بەرنامەی ئەم جارەمان لە ناوچەیەکە کە ئەگەر چی لە ڕووی مێژووی و باەخێکی گەورە هەیە، بەڵام بێرمان نەچێ ئێرە مێژوویەکی کارەساتباریشی هەیە. ئێرە قوڵایی ئەنفالە، ئەو شوێنەی کە تایە مرۆڤ ئەنفالەکرێ. تەمەنایەوەکەم کە ئینشاءڵڵا بەرنامەی ئەم جارەمان بە شێوەیەک بێ کە دڵی ئێوە خۆشکە و هەروە کۆمەڵێک زانیاریشتان بۆ سەربار بکە. فەرموو با پێکەوە ئەمڕۆ لە گوندی گەرمکی سەر بە ناحیەی نەوجول بێ. خۆشەویستان، جاران خەڵک سڵاوی لە شوانە کرد، پیانە گوت شوان بە دەوڵەت بی. واتە شوان ئەگەر ئەوەندە ڕانەی لەبەر دەما بواە یاخود ئەوەنە ڕانەی هەبواە و پێش خۆیدایە و بە دەردی گەرمیانەکان ئەڵێن پێش خۆیدایە بۆ ئەو جەوەڵا پیان وابوو لە ڕووی دەرونیش و لە ڕووی داراییشەوە وەکو دەوڵەتی هەبێ. واتە بەخۆی کەیفی ساز بوو. ئاوەدان بێ گەرمک. کاک سەید، ئەم بەیانەیە ئێمە کە هاتین شتێک بۆ ئێمە سەرنجڕاکێش بوو. ئەویش ناونیشانی مزگەوتەکەمان بینی، مزگەوتی پیرخدری شاهۆ. حەزەکەم ئەو ساداتە، ساداتی پیرخدری شاهۆ و
ئەو با بڵێن تەریقەتە با بزانم لێرە مێژویان چۆن دەستی پێ کردووە و کاریگەریان لێرە چۆن بووە. بەڵێ بەخێر بێن سەرچاو تەلەڤیزۆنەکەتان تەلەڤیزۆنی پەیام لادێ و گەڕان و بەرنامەی ئاوەدانکردنەوەی دیەکان تەشریفتان هێنایم ڕۆ بۆ ئەم دێی گەرمک هەڵبەتە دێی گەرمک دێی ساداتی پیرخدریمان شوورە لە سەیدەکانی ناو داوێ ئەم دێی ئێمە ئەکەوێتە بین داوێ و بنارگل واتە دێیەکە تقریبان مێژۆکەی ئەگەڕێتەوە بۆ 300 ساڵ پێش ئێستا هەرچەندێ من وەکو خۆم باسی دیەکە بکەم ڕەنگەیە بۆ من جوان نەبێت لە بەرەوە منە بێ بەگشتی باسی ساداتی هەموو سادات و پێرخێری بکەم لە سەر ئاستی عێراق یا کوردستان بێت ئەوە جێڵم بۆ ئامۆزاکانی ترمانی شاڵا قسە بکەن لەسەری ئەم دێیە کە یەکێکە لەو دیانە بە دەیان دێ هەیە لەسەر کوردستان و لە ئێران ساداتی پیرخدریەکان مێژۆکەیان ئەگەڕێتەوە بۆ شەسەی کۆچی واتە 800 ساڵ پێش ئێستا ئەویش هەمومان ئەگەڕێنەوە بۆ سەید محەممەد زاهید ناوی تەواوی سەید محەممەد زاهید منشور بە پیرخدری شاهوە لە مەدینەی منەوەرە ئەم شەخصە هاتووە لە ڕێگای هاتووەتە عێراق لە عێراق و دوجار هاتووەتە چۆتە ئێران هەڵبەتە وەختی خۆی لە ئەم وڵاتە بڵین لە کوردستان و عێراق و هەمووینەکانە وەختە عێراق 100 ساڵە دەوڵەتە شاه حکمی کردووە لە منتیقا ئەو کاتە ئەو شەخصە کە تێ ئێمە هەمومان ئەم 800 بڵین ئەم شەسەی کۆچی بۆ 800 ساڵەکە ئەگەڕێنەوە نەوەکانی ئەگەڕێتەوە بۆ سەید محەممەد زاهید کە هاتووە لە ئێران جێگیر بووە و لەوێ دێیەک هەیە بە ناوی دیەکە وەختی خۆی دیەکە قەتڵ و ئاوایان پێوتە ئێستا دیەکە گۆڕاوە ئەوشەر بۆ پیرخەدەران منشورە لەوێ هەر لە ئێران لە ناوچە کوردیەکان سەیدی پیرخدریەکان ئەغڵب لە کوردستانی ڕۆژهەڵات بڵین لەوێ زیاتر لەوێ بوونیان زۆرە و نیشتەجێن بڵێ لە کوردستانی ئێرە لە عێراقا بەڵام بە تەواوەتی خۆی لەسەر ئاستی دووەلی ئیسلامی و لەسەر ئاستی عێراقا بە محەممەد زاهید منشورە بەڵام لە کوردستانی ئێمە و کوردستانی ڕۆژهەڵات لەوێ بە پیرخدری شاهۆ منشورە هەڵبەتە ئەم پیاوە کە ناوی پیرخدری شاهۆیە ئەمە لە چیوە هاتە وەختی خۆی کە ئێستا چۆن ئەڵێن خەلیفە دەروێشتی ئەویش ئەو وەختە ئەمەی بۆ دانراوە وەکو پیر خزر لە چیەوە هاتە خزری ژواتایی سەوز شاهۆیش ئەو شاخە کە ناوی شاهۆیە سەوزەکە وەختی خۆی کە ئاگرێکی بۆ ئەکەنەوە چۆنەڵێ وەکو لای خۆمانەڵێ منجەلێقێکی بۆ ئەکەنەوە بیخەنە ناو ئاگرەکەەوە چێتە ناو ئاگرەکەەوە ناسووتە جێگاکەی سەوزە بێت ئەو سەوزە کە جێگاکەی سەوزەوە بێ ئەو سەوزە لەوە هاتووە ئەمە ئەغڵب سەید سەوزێکی پێوەشیەوە یا سەوزێ لە سەریایەتی جاران وەختی خۆی وابوو یا سەوزێک بڵین بە پشتیەوەیە جا ئەمە تەفسیرێک بوو بە کورت و مختصری ئەگەر لەسەر ساداتی پیرخدریەکان لە هەموو ناوچەکانی کوردستانی بڵین لە عێراقا جوودیان هەیەوە قەبیلەیەکین ئێمە ئەم قەبیلە ئێمڕۆ لەگەڵ هەموو عشرەت و هۆزەکانی لە ناو جافا ئێمە هەرچەنێ لەگەڵ جافا دائیمەن وتومانە ئێمە شەکرەکە و چاکەین لەگەڵ ئەوانە و عشرەتی تریشەیە لە دەرەوەی جاف ئەمانە ئێمە من وەکو خۆم ئیلاقاتێکی زۆر باش و بەهێزم هەیە لەگەڵ هەموو سەرۆک هۆزەکان لە بەتایبەتی لە کوردستانەوە لە عێراقی شاهە لەگەڵ شێخە عەرەبەکانە ئیلاقاتی باشمان هەیە و پەیوەندیەکی تند و تۆڵمان دروست کردووە ئەوش لە بەرژەوەندی ئامۆزاکان و قەومان و دۆستان و کەس و کارمان و ئەوانەیە ئیشاڵڵا با بینەوە سەر گەرمک لە گەرم کە با بڵێن چۆن کاریگەریان هەبووە دینداری ئەو کاتە چۆن بووە و کاریگەری ئەوان لەسەر دینداری خەڵکەکە چۆن بووە بەڵێ دینداری ئەم سەیدانە بە حەقیقەت چوار برابوونە وەختی خۆی ئەم چوار برانەوەی شێقولی بوونە لەگەڵ شەعبانە وەختە لە دەیەکی ترۆ بۆ وەختی خۆی لە بانی مۆردۆ ئەم برایە لە پێش نێزگەی 300 ساڵ پێش ئێستا هاتوون کە هاتوونەتە ئەم سنووری تقریبان لای شۆرا و لەوێ هاتوونەتە ئەم منتیقە وەختی خۆی ئەم جێگا ئەو پیاوێ لە ئەمەنە پیاوێلێکی موسڵمان و دیندار وین بوونە چەند ماڵێک لەم دێ بووە وەختی خۆی ئۆمەربلی بوونە ئۆمەربلیەکان لەیرە ئێستش قەورسانیان هەیە لەیرە چەند قەورێکیان داوایان کردو وتیانە جێگامان بکەنەوە لەم ئاوایە جێگایان بۆیان نەکردوێتەوە
کە جێگایان بۆیان نەکردوتەوە ئیتر چەند ڕۆژێ لەم منتیقە ماون سبحان الله ئیتر ئەڵێ ئەو کەسانە کە لەیرن نەخۆشیەک تاعونی ڕوو ئەکا لەم جێگایە تاعونی ڕویان تێ ئەکا هەر ئەوە نەفریا ئەکەون ئەم دێ بەجێ ئێڵن یعنی ئەمە سبحان الله ئەم شتەی شەبووە کە جێکە ئەم شوێنە جێ ئێڵن و ئەڕۆن ئەم سەیدانەکە ئەم 34 برابوونە هاتوونە ئەلێم دێیە ئەوە نێزگەی تقریبان 300 ساڵە ئەلێرە جێگیرن و ئێمە الحەمدولیلا بۆ خوای گەورە بەڵام تۆزێک کێشەی ڕێگاوبان زۆرە کێشەی ڕێگاوبانەکان ئەم دێ وەختی خۆی زیاتر لە 1680 ماڵیتیا بووە خاوەنی ئەنفال و شەیدێکی زۆرین بە حقیقت دەست خۆش بێ من ئەوە ئیشاڵا لە هەندێک لەو بە ڕێزانەی تر کە لەگەڵمانە بن و ئیشاڵا ئەو لەوانە پرسم سەبارەت بە ڕێگۆبانەکە سەبارەت بە ئەو قوربانیانەی کە لێرە هەبووە سەبارەت بە ئەنفال ئەوانە پرسیارەکەم و دەست خۆش بێ کاکسەید زۆر مەمنون کاک سەید حەمید سەلام عەلەیکوم عەلەیکە السلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه بەخێر بێنە خوا بەسەر چاو سپاس دەکەین لە خوای پەروەردگار داواکارین ئینشەڵا خوا شیفاو بۆ بنێرێ ئینشاڵڵا کاک سەید ئێمە لە پێشیچی بەرنامەکە وتمان ئێرە جگەلەوەی کە مێژوویەکی دوور و درێژی هەیە مێژوویەکی هەیە لە تاڵی و سوێری و کارەسات و ئەلم بابەتانە با بزانم تۆ سەبارەت بەم دێە وەختی خۆی پێشمەرگە پێشمەرگە لەم منتیقەیە نەبڕاوە هەتاکو و دەوروبەری ئەنفال و ئەوانە با بزانین ئەم دێە چەندێک هاوکار بۆ پێشمەرگە چەندێک قوربانی لەو پێناوەیە داوە والله ئەگەر باز بکەم لە شەستیەوە دەست پێ بکەم بە فکرم تێ لە شەستیەوە من ماری 57م خۆم تەمەنم 6 ساڵ بووە جێش هاتووە وەیراکە و جێشێک هاتووە لە دووس خوڵماتوە بۆ وارانی ئەوە بە سەیارە و بە ئەمانە بە ستێشێک هاتەوە بە پیادە حرەس قەومیان پێوتوە حرەس قەومیەکە هاتووە لەیرە نۆ زەلامی گردێ لای ئەمە نۆ ئەختیار باشە زۆر باسی حرەس قەومیەکەن کە زۆر خراپبوون لەگەڵ خەڵک تاڵانیان کردووە خەڵکیان کوشتووە وابوون بەڵێ وابوو تاڵانیان کردووە و ڕەمیانیش کردووە لەسەران سەر کورسانە لە گشت منتیقەیەک ڕەمیان کردووە باشە تۆ پێم بڵێ ئەو کاتێک کە حرەس قەومی هات بۆ ئێرە گوندەکەیان سووتان بڵێ سووتانیان و نۆ زەلامیان کرد پێنجان ئازاد کرد ئەلەساس ئەمانە زۆر بێکەلکن بەکەلگین چواریان نەختێک هینتر بووە بردیان لەسەر ئەو یاڵە لە پشت ئەو یاڵەوە لە پشتمانەوە ڕەمیانیان کرد لەوراکە سییانیان هەر لەورە گیانی لەدەستدا یەکیان ماوە تر بردیان بۆ دوختەری ژنەوە کاتە دووانیان ماوە دوختەری ژنەوەیەکیان برد لە سەنگا و باوکە و مامە ساسەدا لەولاوە هاوردیانەوە بابای لەولاوە هاوردیانەوە لە فەقێ مستەفا ئەمری خوای کرد باشیش بوو لە ئیرادەیەوە خوا لە فەقێ مستەفا ئەمری خوای کرد ئەوەی کەیان ماوە هەتا دوای سقوتیش یەکیان ماوە هەتا دوای سقوت هەر ماوە تر دوای سقوت ئەمری خوای کرد ئەو دوانیانیش هەر لەو شوێنە گیانی لەدەستدا و جێشەکەش دەیرەمانەوە ئەو شەوە لەیرەمانەوە و بەیانیا سەحبیان کرد و ئاوایان سوتان و خەڵکەکە چی بەسەر خەڵکەکەشی لەو یاڵە بوو لەو ئەشکەوتیە لە بوو لێی چوو ئەو دیەکان ئەو دی و لێ لەو جەوڵە بی من خۆمە فکرم تێ لەو جەوڵە بیمان خۆمان لە ئەشکەوتێکا بیمان دەست خۆش بێ لە دوای ئەوە لە هەشتاکانیش دەست پێ کرد جێش و جاش و ئەهات و هەموو ڕۆژە تیارە ڕەمیە کرد هەموو ڕۆژە تیارای دێ ڕۆژ نەوی تر گشت ڕۆژێ بەیانی گرەز و ئەم دێ قاوەڵتی بکرا و خۆی لە ئامادە باشیە بۆیە ئەیسە تیارەکە تێ ئیسە تێ هەر لێک لە حەزێکا و پیا بوو ئیتریان لەولاوەیان لەم لاوەیان لەولاوە پیا بوو بەگشت جۆرە چەکێک تەقەی لێمانە کرد و تەقەیەک لە دێک دەست خۆش بێ کاک سەیدجان سەر چاو بەخێر بێنە
باشن دەنگ و باستان شکر باشن خوالەتان ڕازی بێ وەزتان باشە شکر با بزانم کامتان لێرە لە دایک بوون ئێمە گشتمان لەیرەی لەدایک بیمانەوە چەند ساڵێکیش لەیرەی ویمانە ئیتر بارمان کرد و تااقەتمانەوەی گەڕێنە دیاوە باشە تۆ پێم بڵێ با بزانم کەواتە تۆ تەمەنێک لێرە ژیاوی لەم گوندی گەرمکەوایە تا کاتی ئەنفال لێرە بوون کاتی ئەنفال من لێرە نەوی بەڵام خۆشکە جوانەکەم لێرە بوو کەسەکانم ئامۆزام خاڵۆم گشتی قەومەکانم گشتی لێرەوە بەڵام کاتی ئەنفالەکە براکەم من لە شارا بووم میم کە تۆ کە سوکارت ئەنفال کراوە ئەرێ وەڵا خۆشکە گەورەکەم ڕۆیە ئامۆزام ڕۆیە خاڵۆم ڕۆیە ئەوە یە قەوم و ئیقرەبا گشتی ڕیشەی یەکە کاکە گشتی کەسیەکین گشتی ڕۆیە هیچی نەماوە ئەی دەرگە دەنگەکەیشەمە بەعزێکی لە ئەنورە سلمان هاتۆ ئیتر بەعزێکیشی بەعزێکشی لە شارەکەگا بوو دەنکەی لە شارەکەگا ماوە باشە با بزانم پێشەوەی کە ئێوە بارکەن لێرە لە گوندی گەرمک با بزانم لێرە تۆ چی ئیشێکت لێرە کردووە من دایکم خۆم لەگەل دایکم هەردمان دووە دوو من حەساوکە من گەورەترم لە براکانم گەورەترم براکانم زۆر مناڵ و من هاوکاری دایکمە کرد وەکی کوڕی گەورە لە شوێن باوکم بووم حیوانمان بە زوپۆڵەمان گشتی لە شوێن باوکم بەیانی مەلابانگدان باوکم هەرمەسان پێ قەت نەیەوێت کەنشکەکە مەرەوێت کوڕەکەم هەرسە کاتوێ سێجین حیوانمان ئەڕشان ئیم جاکە نان و هەیور دایکم خۆی نانەکە یەکرد هەیورەکە یەکرد من هە لەگەل باوکما بووم چکم باوکم کوڕەکان زۆر مناڵوین من کوڕ گەورە بووم لە ژوێن پەزوپۆڵە زۆرتر بووم مامە یەکەم بوو ڕشی چەرمووی ویت خوالالەوە ئەمر خۆیان کرد خوا عافیەکە باوکم ئەوید لالە تەمەنێکی کردە لەگەل یا بڕۆ بۆ جەوەڵ ئەلەو چەمێلە وڵاخمان بوو لەگەل وڵاخەکان ئەوانە مەگشتیوە بیرتێ خاڵەکانم درەویانە کرد ئیتر ئەچیم جاجانی مەڕوان ئەچیم بۆ لای ئەوان سەریانم ئەدا لێ کەسەکانمان باشە با پرسیاریەوە بکەم کە ئێستا بیری دەکەوێتەوە ناڵی خۆزگەم بەوە کاتەکە ئەرێوەڵا زۆر خۆش بوو ئەو کاتە ئیسش ئاوا شوێنەکەی گشتیانە بەرچاوم ئەوڵا بزانم میمکەش لێرە بزانین چی کردووە سەلام عەلەیکوم ئەوە حەوشی ئێوە بوو ئەو ئەرزەوای خۆمان تایە سێمان ئەوە چۆن حەوش ئێمەیە حەوشی ئێوە بوو تیابیمان پەز و پۆڵەمان بوو و کونە و مەشکەمانە کرد و تۆ پێم بڵێ بزانم هەک بە و جەواڵت بینیوە ئای چۆن با بزانم شتت خسۆتە ناو هەک بەوە ئای چۆن ئەرە وەڵا خستمان خاڵە خۆشیدی من درەنگترشم کرد باش تۆ پێم بڵێ با بزانم لەم ڕووبارە ئاوت بەشان بردووە ئەلەیدەوە ئەلەیداکەوە ڕۆژی 15 کارواناوم بردگە بە چی ئەتان برد با بزانم قوشقانەی گەورە ئەوەمانەبی دوو تەنەکەونی مێگرت خاونیمانە خستەژێ سەر 15 کارواناوم بردو ئەلەی چەمەوە ئێستا چیش نێتوانێت ناتوانێت نانیش بکە شتێکی تر میمکە ئێستا ئەڵێن وەڵا ئافرەتی مناڵەبەر هیچ ئیشێکی پێ ناکرێت بەس مناڵەکە پێکرێت باشە خۆی ئەوە مناڵە بەریشتان نەکرد ئەرێ بەخوا ساڵۆنی مێجارێ منارێکمەوی ئەوە کوڕە گەورەکەمە هاتووە خۆش بیە خوا سەلامت بیە خوا کێمە کاتێ لێ ئەوەیە بارمان کرد ڕۆیمان بۆ کەلار کاتێ چیمان بۆ کەلار 4 مناڵم بوو چمانە کرێ ئەتر ئیش شارەزا و مارەزان نەیمان ئەتر بەقاری و مەقاریانە کرد ئەرێ وەڵا ئەرێڵاوە شۆن عەوشەکەمانە دۆخانێکمان بی بێژە درۆی نوێژن ئیساکە تەمەڵە قەسەم بەخوا هەلایەکی 15 سەنیای ئەوە نەگەورە و دۆخانەکەمان ئەوە شوێنەگەیەتی شتێک لێرە زۆر جاران باو بوو ئەویش ئەوە بوو کە ئەبوایە هەموو بەیانیەک نان بکەن نانی گەرم مەلایەت الله وەکبەر نان هەورامیە کریا ئاوا دامانە بۆ قاوەڵتی بۆ جفتیار بۆ شوان بۆ ساوەلەوان میمکە لێرە خۆدار نەبوو بە چیتەتان کرد خۆدار چۆن ئەوە چەند خۆمانە ئاباق و ئەوە ئەرێ وەڵا هەتا ئەگەیەوە لادار خۆمان و چۆن بیمان تر خۆمان لە پاشەڕۆی حیوانیش ئیسفادە نەکرد لە هەندێک شوێن با پشقمان خڕە کرد و دارمانە هاول لە جەوڵە چیلکەم منان مەخەفان دوو منان مەخەفان و ڕێم بۆ جەوەرە کۆلە چیلکەم شەهاولی خەچوومە تەبان بە کۆڵەتان هێناوە وەڵا بچمە لای میمکەش بزانم میمکە سەلام عەلەیکوم عەلەیکم السەلام تۆ ئێستا ماڵت لێرەیە ماڵم لێرەیە و ڕێوبانەکەمان ئاوا تا خەفەت ڕێەکە قسەت بۆ ناکرێت
قسەم بۆ ناکری بەلەی ئاوایە ڕێزالەتمان زۆر دیە وەخت خۆی بەخوا قۆناغ بیمانە خانەدان بیمانە چی پێشمەرگە و جەولە بیە لە مارێ ئەمە بیوە ڕاستە جاران پێشمەرگە زۆر داهاتوو دەچوو دەبواە قۆناغمە بەسەوە بوو کە پێشمەرگەی لێ نەبڕەوە ئەو وەجبەیەک هەستاوە وەجبەیەکی تر دانیشتووە خۆی ئەنجومەنی خۆی میێوانی هاورد ئیتر گەرەکمانە ڕێوبانەکەمان بۆ خاستکەن و ڕێزالەتمان زۆر دیە زۆر باشە ئێوە هیچ جار سەردانی ئەوە لە ئەنجومەنە پرسم خەی ناکە بزانم چەندێک سەردانی مدیرناحی ئەوانەی کردووە ئەی تۆ پێم بڵێ ئێستا ژیانتان لێرە چۆن نەگوزارێ وەڵی باشین دانیشتنە بەس ڕێیەکەمان باش نییە بۆمان خاست باش ئەو باسی ڕێگاکەکەین بەبزان لەی ئاوایە کریاوە کەشتی هاروب جاران لەی ئاوایە بی باشە بەتەچیت باسی ئەوواکەین بەس تۆ پێم بڵێ بابزانم ئێستا ئێوە کە لێرە ماون بەچی ئەژین بەچی سەرگەرمن ئیش و کارتان چییە؟ بڕێ حیوانمان بیپارەگەل لە وەڕنەی فرۆشتمان دەور 50 سەرێکمانەیە ئەوە تا لە پەچاکە باش ئەی بۆ دەری ناکەن بۆ ئەو جەوەڵە هەربێ لێرە هینی بەنێ ئاڵفشتی بەنێ بەیانیان کایانەوەین پێ سەرمایە ئەی نابێت جوڵەیەکیش بکەن تۆزە بچن سەوزی شت بخۆن ڕوە نەیانوە نیستە نەختێتە دەریانەکە بابێمەوە بۆ لای تۆ میمکە بابێمە بۆ لای تۆ بابزانم وەختی خۆی ئیشی ئافرەتان جگە لەوەی کە لە خەلە و پێکێنانی خەلە و خەرمان بابزانم جگەلەوە لە پێکێنانیا لەگەڵ پیاوەکان بوون ئیشوکاری دیکە چیتان نەکرد لێرە ئیشوکاری ئێمە حیوانداری و پەشداری و تەواو ماڵی باوکم ئەو کاتە ئێمە فەلەحەتمانووی بەڵام تر باوکم ئەوە فەلەحەتەکانی قەومەکان کاتی هەڵیانەگەت گەرم و جۆی ئەسەن و بۆ پەرز و فۆڵەکانمان بابزانم ئێوە هەر لە گوندەکە ئەمانەوە یاخود ئاوەکو جافایەتی چۆن نەڵێ جافداریان نەکرد ئاوا تۆزە گەرمیان و کوێستانیان بۆ کرد ئێمە ئەوەمانە نەبوو ئێمە شکو لەخواوە دەشتمان هەل لەوە ڕووی پێویستمانەوە نەبوو بێژین بڕۆینە دێتر نەوەڵا ئەخۆم وە بیرم تێمە دەشتمان زۆر خۆشان لە وەڕمان زۆر خۆ بەڵام ئێستا ئەو بەرەکەتەکەی جارانە کەمەوە بێتەوە نەماغە ئەم ئاوەسپی وا دیتە ئەمە ئەو ئاوە زۆر زۆری لەو لایوە ئەمە ئەم پاڵەوان نەبوو من چەنی ئاو ماوە لەیرەوە ئەوە نە حیوانمان بێژی زۆری باوکم پێمی ئاوە لی دوایە چوی کەرومیشەمای بۆ ماوەتی گەلاش فرەهی لاکە کەرومیشەمای بۆ ماوە لێرە ئەچیم لە کوچکینە دەکانی کوچکینە ڕۆژی ئەوەنە ئاو ماوە جارە تێکڕ قازان لە شێ درێەوە سەر بابزانم هیچ جارێ کەرێ قاترێ شتێ لەقەی لێ ناوی ئەوەنە لە بارکردن و لە تەعاملکردن لەگەڵ جاری وایە ئەمەشانە بوو من شکو لە خۆزی ئەوەمانە نەوەڵا باشە با بڵێن شیوی ئەو کاتە چێشتی ئەو کاتە زۆرترینی بەناوبانگەکانی چی بوو؟ ئێمە چێشتی ئێمە وەڵایتر هەب ساڵانە ئاوە هەیوری ئەکریا عیبنەی هەیوری جوان گەنم خۆمانە بوو ئەکریاوە ڕشتە ڕشتە ئەکریا ساوەر ئەکریا تێکەڵە ئەکریا ڕۆنی ئەم دوینە شتە لێرە دوای نەمانەکەت ڕۆنی کوردی دایکمەیەکرد بەخوا دایکم چه هیزاناوانە گەورە گەورەیەکرد یە خانێکمان تەرخان کردی بۆ هیزە و ئارد و کاکە ئیتر ئەم خواردە زستانە یەک ژوورێکمان هەر بۆ ئەوە دانیایی دەیخوای گەورە مەوفەقتان کایخوا سەلامەت بنیاخوا ئیتر ئاوم زۆرە هاوە لەیرەوە ئیتر زۆر خۆش و جارانە بابزانم تۆش یادگاری لێرە زۆرە من ئەرێ وڵا داڕزیام لێدا تۆ پێم بڵێ بابزانم ڕەفیق و با بڵێن شتت ماوە ئێستا لێرە ئای چۆنەوەی ئەوە ئامامۆزامە هەم ڕەفیقمە ئەسمەر ئەرێ وڵا بەڵە خۆشەویستان من دڵنیام لەوەی کە گوندی گەرمێک مێژوێکی دوور و درێژی هەیە و هەروەها بە ئەبڵێن زۆر دەمێکە ئێرە ئاوەدانە بەس بۆی بۆ خۆم نەچمە ناو تەفاسیلەوە بەڕێز کاک عەدالەتم لەگەڵایە کە خۆی خەڵکی ئێرەیە کاک عەدالەت سەلام عەلەیکوم وعەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه با سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆ بە ئێراڵەن گەرمک پێشەکەی بە خێرهاتنتانەکەین مەمنونین سواس گەرمک زیاتر بۆ چوونی من و بۆچنی تریشەیە لە کانیەکانیەوە چونکە لە زستانە چەند کانیەکمان هەیە پێویست بە ئاو گەرم نییە یعنی ئەچی ئاسایی خەڵکەکە چوو خۆی لێ شۆرد هیچ پێویستی بە ئاو گەرم نەبوو
کەواتە بەهۆی سەرچاوەکانیەوە بە ئێراڵن گەرمک لە زیاتر لەوانەیەوە بۆنەی ئەوە بێ ئیتر خۆمانیش زیاتر بنەماڵەکانمان ساداتە لەوەچە لە کەرەمی شوهاتو بێ ئەو دوو بۆچوونە هەیە و بۆچوونی ئاسیاویش هەیە. کاک عەدالەت با بزانین مێژوو ئێرە زانراوە من دڵنیام لەوەی کە ئێرە مێژوویەکی کۆنی هەیە. ئێمە باپیرانی خۆمان تقریبان 300 ساڵە بێ لە ئێرە نیشتەجێ بوونە و چەند گۆرستانێکی کۆنی لێ وەکو گۆرستانی ژاڵەکۆ، گۆرستانی ئۆمەربل و گۆرستانی شاقولی، گۆرستانی تەپەکوڕە، گۆرستانی لە لای خورتەواسەیە لە ژوور خورتەواس و قەوری حاجی ئەو ناوە ئیتر چەند گۆرستانێکی لێ مێژۆگەی کۆنە دیار نییە. باسی پیرخدری شاهۆت کرد ئەوەکو سادات ئەوان ینی مێژویان دیارە لێرە وهروەها لێرە کاریگەریەکەیان چۆن بووە؟ ئێمە پێشەکی 4 برات تقریبان 4 برا هاتنەوەێنە 4 برا و مامێک دوای بەهۆی ئەوە یعنی چەند خزمێتریشمان هاتنە لە ساداتی تر هاتنە لێرە نیشتەجێ بوون و چەند ماڵێتریش نیشتەجێ بوونە لێرە پێشەکی بڕک بوون هارێکی چەند ماڵێ لە شوێنێ دواتر لێرە کۆ بوونەتەوە ئیتر هەندێک سەرچاویش ئەڵێ کات خۆی هاتوونە خەمڵیان کردووە وتوانە هەر ئاوایە 5 دینارمانگەرەکە ئەوانش وتیانە ئێمە گشتمان کەسی یەکین مەدامەتە هەر یەک ئاوای ئاوەدانەکەینەوە 5 دینارەدەین کاتی عوسمانی هەڵێن ئیتر نازات تا چ ڕادێ ڕاستیات ئەو قسانم بیستووە. باشە وەکو تۆ بزانی لە ڕابردووە خەڵک لێرە ژیانی چۆن بردوۆتە سەر ژیانی لەسەر چی بووە ئاژەڵداری بووە خەلە بووە چی بووە؟ ئاژەڵداری و کشت و کاڵ بووە ئیتر باخیشمان بووە یعنی هەرکە بە گوێرەی خۆی باخی بووە ئاژەڵی بووە کشت و کاڵی بووە زۆکانمان زۆری تاپۆی خۆمانەوە بڵێن مەرعای زۆرمانەیە بۆ ئاژەڵداری بەڵام ئیستا بەداخەوە ڕاستە ئەوە جەوڵێکی زۆرتان هەیە حتمما زەویشتان هەیە زەوی کشت و کاڵی 555 دۆنم و شتێ زەوی سنووری گەرمکە لەوێ 1500 شتێکی مەرعایە سەخەری و مەرعایە 5500 شتێکیشی هینە کشت و کاڵیە و تاپۆیە 184 تاپۆی خەڵکی گوندی گەرمکە. باشە پێم بڵێ بۆچی خەڵک واتە خەڵکی گوندەکە نەهاتوونەوە ئەم ناوچیان ئاوادان نەکرد زیاتر کاریگەری ئەنفال بووە ئەنفالێکی زۆرمان هەیە 283 کەس شتێوامان ئەنفالە شەیدمان زۆرە ئیتر کە سوکاری ئەوانش هەندێکی هەر نەماوە ماڵی وای هەیە ئیسام شوێنە خۆمان وەستان ماڵی وای هەیە هەر کەسی نەماوە 35 کەسی بووە کەسی نەماوە 20 کەسی بووە کەسی نەماوە ئیتر ئەمە کانتریش بڕێکی لە شار بووە زیاتری سەد یعنی یارمەتی نییە خەڵکەکە بێتەوە بۆ لادیەکان زیاتر خەڵک خەری خوێندن و دوکان و تەعینات و ئەم شتانەیە بەرنامەیەکی وان نییە کە لادیەکان زیندوو بکرێت و ئاوادان بکرێت و بە تایبەت ناوچەی ئێمەش کە ناوچەی داودەیە یعنی هیچ پرۆژەیەکی ئاوادانی بۆ نییە زیاتر پراسخراوە. ئەمە بکەمە کۆتا پرسیار بەبزانم لە ڕابردووە ئێرە بەر لە ئەنفال دێکی ئاوادان بووە دێکی قەرباڵغ بووە دێک و بە پایتەختی داوێ ناسراوە کات خۆی ئەمەە ماڵی تیا بوو یعنی زیاتر لە 100 و شتێ ماڵی تیا بوو پێش ئەنفال هەنێ ماڵەکان باری کردو هەنێ ماڵی تر هاتوو بۆی زۆری سەرکردەکان ماڵیان لێرە بووە چەند کەسێک لە پێش ئەنفالە بەڵام لە دوای ئەنفالی تر خەڵک فرایەزی خستووە ڕئیس کەماڵ تەنها هاتووە من وەبیرم بێ سەردانی کردووە وتێتی یەکەم وەجبەی ئاسیر کە شۆڕش دەستی پێ کردو هاوردمانێتە ئەم گوندە و یەکەم شەهیدیش لەم گوندەیە لە ساڵی 63 کە لێرۆ چوونە چالاکیان کردووە ئەو زەلامە شەهید بووە گەڕاوەنەوە لێرە لە خاکیان کاک سید کەریم سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام سەرچاوەکەم. کاک سید باجارە بزانم جەناب لێرە لەدایک بووی؟ بەڵێ. کاک سید سەبارەت بە گەرمک چی ئەزانی
چ زەرگ و سشتەیە حەکایەتێک مێژوزانیەکە شتێکی دەماودەم چی هەیە سەبارەت بە گەرمەک ئەگەر بۆمان باسکەی ئێمە وەکو دێی گەرمک لە چوار قەوم لەم دەوروبەرە بیوە یعنی گەرمک دیاری نەکریا گەرمەکە بەژێنی نێمەدان نەبووە دێ مەحاشرین بووە ئەلەورە لەبان ئەو دوو شاخە ئەوڵابەوەی سە زەویەگەهین مامەجی سەیخۆشی دە پێڵێن ئەڵابە ئەوە لەورە ئەوە مەربل بەدا خۆشوێنەکەیان نازانم ئەوە قەورسانەکەیانە گەرمکیش لە پشت قەورسانەکە هەردەی چاڕەشی پێڵێن لە پەنای خۆرنەوەزان ئەمە دار و بلۆک و هین نەبووە لەم دەوروبەر دەواری ڕەشم و چی خیانەداوە دەورە ئەوەی تر ئەوە بخەرک ژنشی گۆزاوە لە دەوارای گوێزاوە تر بە زمانی شرین ومەربلیەکان ڕۆیشتن بە زمانی شرین ئەوڵابەیەکان ڕۆیشتن گەرمک و مەحاشرینیەکان تەبەن شستکەوتە بینیان ئەمان وەکو ئێمەی گەرمک 15 ماڵین ئەوان 25 ماڵن 25 ماڵ تەبعاً زۆرن و توانایی نەبانیانە تر ئێمەش لێ تاالبانیەکانە نەختی خزمایەتی و ئیلاقە و هاوسێتیمان هەیە باپیرانمان ڕۆین هاواریان بن بۆ تاالبانی وتیان بەیانی سعات هەشت دەوێتە شەڕ گەرمک لە دەستمانە ڕۆم حاشرینەکان کەس نازانێ خەڵکوێن و ئەیگرن و ئەبین ناو عالەمە ئەتر سومعەمانەشکێ ئەتر دەمسپی تاالبانی ژودوی من بەیانی سیسل سوار ئەمە دە سانۆ بڕۆن ناو گەرمک ئابی شارنەوە شەردەسی پێکرد بە جوتە هوزمیان بۆ بکەن ئەتر ئەوان نازانە و کەین و بینە بووە تەبعەن وەڵایەتە بەیانی سعات هەشت شەر دەست پێەکە گشتی سێ چارەک ناوە ئەوێ نەبان محاشرینەکانە ئەوەی جێمە ئەوەی ڕایکرد ڕایان کرد ڕۆین ئەمجا هەرسیان چیان کرد وتیان ئەمانە ڕۆیشتنە نەوە تەماح ئەم شوێنە بکەن مەسەل هاتنە تۆ لە پێشەکیەکیە مەلاتەها هاتە داوەزیە هەرچەنی کردێ ئەمە نەبژین ئەم بەردەمە ئەمەکشی ژاڵە بی ئەم بەردەمە کانی و ژاڵە بۆ مەلاتەها و توی هاوڕێگەی و توی تخوا نەختی شوێن و بۆ خاسکە هەتا نەختی دانشمە بدرخ و دەغەڵە وتی هەنیە دانش مەلاتەها و پیاوێت تریز ئەلەمرە ئەوە حوشەکەیانە ماڵی ئەحمە ئەمین هەیەر ئستە کوڕێکی حەسەنی ناوە ئەو دویان ئەنفالن ئەحمە ئەمین هەیەر و مەلاتەها یەکەم جا هاتن دابەزین و شوێن حەوشوتیان دیاری کرد و بە بۆنەی ئەم کانی کوچکینەوە جێنشین بین دەوار و چیخومیغ نەما دوای ئەگە داوار و چیخومیغ بکەن ئەملاولا بکەن ئەوانەی هەر ڕفیانە و قاودریانە لەوانەیە بێن و وەڵا ئەتر ئەلەم جێنشینەوە بین و دەستیان کردە دیوار خوڕ و ئەملاوە ئەولا دێی گەرمک نییە ئەسە خەرگێژنە ئاوەکەی گەرمە بۆی کارێن گەرمک ئەوە نییە ئێمە گلەیەترمانشێ لە باپیرانمان ئێمە خەڵکی پشت ئەزمەڕین چوارتا و ماوات و پەنای دۆکان و بنار دەربەنی خان و شارەز و ئێمە خەرکی ئەو ناوەینا ئێمە گلەیمان لە باپیرانماناتە هەیە لەبەر ئەوەی کە هاوردمانیان بۆ ئەم شوێنە و دیفاع لە بەرد گەرمک بکەین و منەی ئەوە بکەین بۆ خۆمان سوکنیە پیا بکەین ئێمە خەرکێکی غەریبین لەیرە ئیستا بێ سەی بۆ نمونە ڕۆین بایعی دەرکەم لە دووس خورمات لە کەرکوو وتی چه عشرێتێکی وتم سەیدی پێرخەدریم وتی سەید پێرخەدری چه عشرێتێکی وتم عشرەت پێرخەدری وتی نییە ئەمە دێت وەرێ وتم دێیە یەک دەقە سەبرکە ماڵمان نێزیگی چوون سەرجە لەگە ماوە دامە دەستیوە سەیرێکی کرد و خوێناویەوە دایە سێگاوتی داوای لێبوردنەکەم من ئەگەڵێ بەر لە شوێن خۆی سەنگینە من ئەگەر لە بناری دۆکان بووم و دەشتی شارە زول و مەسەل چوارتا و ماوات و ئەزمە ڕۆ ناوە لەو ناوە بووم تەبعەن بەر لە شوێن خۆی سەنگینە کەس ناتوانێ قسەیەوە بە لە زەینی مۆزوعێکی عەجیبت ڕاستەکەی باس کرد باشە ئەگەر ئێوە خەڵکی منتیقەی لای دووکان و ئەوە بڵێن ئەخر ئەو منتیقەی جافایەتیە بە زۆرترین لای سیتک و باشە شار باژەر بەڵێن بەدی گەڕاون بە دوایەوە خزم و کەسوکاری خۆتان دۆزیوەتەوە ئیسا دۆزیمانە تۆ ئێمە خەڵکێکی زۆرین ئێمە لە گشتیرە و تایفەکان زیاترین بەس ناتوانم زەنگنە و جەباری ناتوانم بڵێن ئەوان زۆرترین ئەینا لە چ تیرە و تایفە هەیە ئێمە زۆرترین ئیسە شکل لە سای خۆ گشتیەکی گردوێتەوە چەنەها هینیان کرد کۆبینۆیان کرد لە پشتی ئەزمەر نانیاندا ئیسە ئامل لیوامانە ئیسە دەمسپیمانەیە ئیسە سەیدی ساداتی پێرخەدر ئیسە لە بەغا لەملا لەولا وجودمانەیە ئەم حیزبەکە ئەو حیزبەکە خوڵقمانەکە ئێمە جاران هەیە چوار کەس و لایەکێ بوو جا ئێمەی ساگە لە مرا
گلەیمانی لە باوبا پیرانمان بۆ ئێمەیان هێناوە بۆیرە بۆ ئەمنا سیتەک بوون ئازانی چەنە کوڕی سەر لە سیتەکمی تەک بیامان کاکە هەرە و هەوای خۆشە هەڵمەژە باوەڕکە نانێکم خوارد ڕۆیم بۆ داوەتیە بۆ ئەوێ لێ نانم خوارد و سەیرم کرد وتم بەرا ئێمە چیمانەوە سەرهاتە گلەیمان لە باوبا پیرانمان هەیە. خۆشەویستان منیش وابزانم حەقی داوەتێکم هەیە من ئەوە تا لەم گەرمیانە خزمی سیتەک و خەڵکی شار باژێر و نازام ئەمانم دۆزیوەتەوە حەق وایە ئەمەش شتێکی تیا بێ بۆ من لانێکم داوەتێکی تیا بوایە وەڵا کاگەی مو حاڵە محاشرین و ئۆمەربل و ئەوڵابەیمان دەرگەبزا لەی دوای دوایە تو نای شەریکمانەوە بین وەڵا ئێمە قسەت بۆ بکەم ئێمە نەداوێی نەگلین ئێمە خەڵکێکی خەڵک گەرمکین ئەلا ئەمرا لە 15 ماڵۆ ئەتا ئەنفالەکە گەیمانە 200 ماڵ 100 ئەنفالە و 150 یا لە شارەکان سید کەریم تۆ تۆزێک باسی باوەڕەکەی نازانم ئێستا من لە کوێم یعنی کاکە منەوە نازانم لە کلارەوە سعاتێک و 20 دقە بوو سعات و نیوەک بوو بەڕێوە بووین ئێستا ئێمە کەوتوینە کوێوە ئەم دیانێ دەوروبەر کوێن تۆ پێم بڵێ بزانین ئەم لێرە بەولاوە چ عەشیرەتێکە چ مەنتیقەیەکە لەملاوە عەشیرەت و مەنتیقەیەکە بەڵێ کاکە وەکو داوێی لای خۆمان دەم هەر کەسێ بکەڕۆ داوێمە بەست داودیە وەنیە داوێ قسەت بۆکەم ئێمەی سە بەعزیە کەس قەشمەریت ێژە شەجەرە چێ وەچی ئەمە چیە بۆ خۆی نازانێت تەنگاوی کەسێ پشت خۆی نازانێ ئیستا هاوسەیەکم هەیە باوەڕکە وتویان لە دووهەم ناوەگەیەسی هەم وتی نازانم ئێدە من ئەوە تایسە سەرجەلەکەم خوێنەوارێ دانێ چل پشت خۆم ئەخوێنێتەوە ئەسەید فلان کوڕ فلان ئەسەید فلان کوڕ فلان ئەسەید فلان چل پشت خۆر مناسی کەم نییە گوم نابی بۆ زوڕێت لە زوڕێتت ئەمێنێ بەڵام دراوسیانەتان کوێ ئەمانە ئەم دەرهاوسیانە کاکە وەکو حدود مەسەلسێمە لە ئاوەکە و بەرەم حدودی ئێران هینە وارانیە عەفوەن لە وارانیش ئاها بڕۆ ئەبێ دێی توکنە لە دێی توکن مەسەل قەڵاچەمەڵەیە دواوجا قەواریە ئەوە پێم بڵێ ئاوا بۆ سنگا و ئەوانە زۆری ماوە وەڵاهی بە پێ زۆری ما بەس بە سەیارە نە تۆی سەر لە سەرقەڵاوە دەرچی مەسەر بۆ سەنگا و باشترە ئێستا تەسەورەکەم لە پشتی دووس بینێمە ئێمە ئیستا های لە پشتی دووسۆ بەڵێ کەواتە ئاواش بۆ ئاڕاستەیە بۆ لای کەرکووکیش زۆرمان نەماوە ئەمە ئیستا لەیرۆ ئەڕوا بۆ قادرکەرم نەحەی قادرکەرم میسای بیانێ لیو هاتم نەحەی قادرکەرم پشتی جەباریە ئێمە لێن جەباری ئەوان جەوارین عەشە جەوارین عەشەتێکی زۆرن ئەلێ قەواڵی و ئەیسقاور و لایشۆ زەنگنەیە هەتا بڕوا دەبن سەنگاو و ئەلەم لایشۆ لای کەلاروبان سەرقەڵاوڵا ئێمە دێ مەسەل دووسێ دێناسین توران و تیلەکۆ ئەوانە جافن هەتا ئەگەڕێتەوە بۆ نیزک ڕێی دەربەنیخان و بەین سەنگا ئەو ناوانە ئەمە هاوسیەکانی ئێمە بەم لایشە دێی ئۆمەر سۆفیە هام حدودن دێی حەیدەرە سوورە و ئەم لامانیش ئاوایی لفتیاق ئاوای لفتیاقە کەمێ دوورترە هەمووشیان پەیوەندیان بە ناحیەی نەوجوولەوە هەیە گشتی پەیوەندیان و نەحەی نەوجوولەوە هەیە بەس وەختیان نەحەی نەوجوول نەما حکوومەت هەرسیا چی کرد لە ئاوە و بەرۆ دایە سلێمان بەک نفوسەکانمان لە ئاوەم بەر شۆ دایە دووس جا دیەکە ئێمە لیان گۆڕێ ئەویان زانی هاوە بەرەدامانیان سلێمان بۆ ئێمە حەزمان بدرێتە دووس خۆشەویستانی من لە گوندی گەرمەیەک ئەو بەڕێزی کە بۆشی باس کردین وتی گەرمەک پەیوەندی بە سەرچاوی ئاوەکانەوە هەیە ئێمە ئێستا هاتووینە سەر یەکێ لە سەرچاوە سەرێکیەکانی گوندی گەرمەک کە بەکانی کوچکینە بەناوبانگە کاک سەید مەحەدین بۆ بە ئێراڵێن کانی کوچکینە سەرەتا بە خێرانتدانەکەم ڕاستی ماندوو بوون وەڵی کانی کوچکینە کانەیەکی ینی چۆن ئێمە بەبەر دەڵێن کوچک ئەتر ئەمە کوچکە ینی ئەمە بەردە ئەتر لەوە هاتووە جوانە ئەی تۆ پێم بڵێ چ پەیوەندێکی بەوە هەیە کە بۆ دەیەکە ناوی گەرمکە بۆ ناوی کانی کوچکینە نییە بەڕاستی گەرمک شوێنێکە هەم لە ڕووی چۆن بڵێن خۆرەتاوی و خۆرەتاویە لێرە خۆت ئەبینی ئیمجاژ ئەم کانیە کانەیەکی گەرمە ینی کاک بەڕاستی مانگی یەک لە مانگی یەکە خۆم لێرە خۆم شتۆ زۆر احتیادی و گەرمە ئاوەکەی گەرمە هەر گەرمێکیش هەر لەسەر ئەم کانیە دروست بووە ناوی گەرمە
ئەمکانیە قەت وشکەکات قەت وشکی نەکردووە بە درێژایی مێژوو لەوانەیە تەمەنی هەتا 800 ساڵ پێش ئێستا خەڵ لەسەرام عەرزە ژیاوە ئەمکانیە لە کاتی وشکە ساڵیشە قەت وشکی نەکردە لە 800 ساڵ لەمە پێش بێنە کە بەرەکە زۆرتر بوو ئەم چەند ساڵی ڕابردوو کە وشکە ساڵی بوو وشکە ساڵێکانە کە لە زۆربەی زۆر کانیاوەکانی کورسان وشکی کردە ئەمکانیە نەزیادەکان نەکەمەکە یەک قیاس ئاوەکەی کاک سید محەیدین ئەم جاگەر بگری بەدەستەوە بێ زەحمەت ئەمە ئێوە چی پێڵێن ئەمە ئێمە بەڕەزای پێڵێن بەڕەزا بەڵێ بەڕەزای پێڵێن و ئەمە بۆ نەخۆشی گورچیلە بەکارێنین تاقیمانیش کردوت و ئەمە زۆر نەجەحەتی ئاوردا بەڕاستی ئەمە ئیکوڵێنی دوای ئاوەکەی خۆی تۆ دەتوانی زەمانەتی بکەیت زۆر جار بەکارمان هێناوە ئەمە ئیسفادەمان لێ کردە باشترین ئیسفادەمان لێ کردامە بۆ گورچیلە تەمان نازانم لە هەورامان بەڕەزا لە شارباژێڕیش باڕێزە ئەمان لە کاوەشاخی سەختە ئەڕوێن ئەوان بەوا ئاڵێن باڕێزە جاکەی ورترە شێوازەکەی جیاوازە و لە بەهارانیشا هەیە دیارە لێرە ئەمە پێڵەن بەڕەزە ئەمە بەڕەزایە بەڵێ لە چەند شوێنە تریشەیمانە لەم سەروی دێکەوە چەند جێگایەکمانەیە ئەمە ئەڕوێ لێ مامۆستا سلام علیکم چۆنی قوربان شکر باشی جەنابەت مامۆستا ئەسعەد مامۆستا ئەسعەد من لە وتم ئێچە لە هۆکارەکانی چۆڵبوونی گوندەکانەوەیە کە قوتابیەکان وردە پۆلەکانی بنەڕەتی بەجێ هەڵن پێویستیان بە ناوەندی و دوای ناوەندیە بێ ئیتر خێزانەکەش بەرەو شار و شارۆچکەکان ڕاکێشن وایە بابزانم ئەم گوندەی ئێوە ساڵی چەند خوێندنگەی بۆ هاتووە لەکەیەوە خوێنەواری هاتوتە ئێرە جامە بەسم لە ڕابردووە مەسەرەن بۆ نمونە پەنجاکانە شەستاکانە هەشتاکانە کەی بووە سەرەتا بە خێراتتانەگەم بە خێراتنی کەناڵەکەتانەگەم کەناڵی پەیام بەرنامەکەتان بەرنامەی ئاوا بێت ئاوەدان بێت وە خێر بێن بۆ ئاوەدانیەکەمان بۆ ئاوایەکەمان بۆ گوندەکەمان گوندی گەرمک تەندروست و سەرکەوتوو بن تەمان قوتابخانە لە گوندەکەی ئێمە لە ساڵی پەنجاکانە کراهاتوە لە ساڵی پەنجاکانە نزیکەی 6 ساڵ پێش ئێستا کراهاتوە سەرەتا لە سەرەوەی ئاوایی بووە دواتر چووەتە ناوڕاز ئاوایی بۆ ساڵی 1990 دوای 40 ساڵ هاتێ بۆ ئەم شوێنە لێرە ئاودان کراهاتوە و چەندین خوێنکار قوتابی پێگەیانە لە پۆلی یەکۆ تا پۆلی 5 و تا قۆناغی سەرەتایی بابێژنی بەڵام لە قۆناغی ناوەندیایی تر مەدرسە یا قوتابخانە خوێندنگە لە دەوروبەرنەوە چوونە لە نەوجول لە کەرکووک لە دووس خورمات و لە شوێنەکانی تر خوێندیان و درێژیاندا بە خوێندن و ئێسا حەڵال حازر چەندین مامۆسا و ئەندازیار و پارێزەر و فەرمانبەری حکوومەتمانەیە کە دەرچووی قوتابخانەی ئەم قوتابخانە قوتابخانی قۆناغەکانی تر گوندی گەرمکن و خزمەت ئەەکەن لە بواری پەروەردە و فێرکردنە باشە تۆ بۆ خۆت ئێستا مامۆستایی و پیشت مامۆستایە بابزانم تۆ بۆ خۆت لێرە کاڵێن ئەم قوتابخانەیە وەکو ڕەمز بەکاری دێنی نەگەر نازانی قوتابخانەی گوندەکەمە بەسمانەوە تۆ بۆ خۆت لێرە خوێنوتە بەڵێ من قۆناغی یەکی سەرەتاییم لە ئەم قوتابخانەیە خوێن ئەو کاتەنای قوتابخانەی شروق بوو لە ناوڕاستی ئاوایی بوو دوایەوە کە 1950 ئاغا ڕوخیا بێژین ئاغا نەماوە سەردەمی کۆماری هاتە دیۆخانی ئاغایان کردەسە پۆلیەکریان قوتابخانە و تایە خوێندیانە من لەو قوتابخانە بەڵام لە ساڵی 1970 تا خوێندمە قۆناغیەکی سەرەتایم لێوەتەوە مامۆستا دوای ڕاپەڕین یەکسەر لێرە قوتابخانە کرایەوە ئەو کاتە قوتابی هەبوو لێرە بخوێنێ و دواتر وردە اینجا چۆڵ ببێ بەڵێ لە ساڵی 1990 کە تا ساڵی 1970 خوێندن و دەرس و دروست و پەروەردە و ئەوانی تیا بووە لە دوای 1970 لە کاتی ئەنفالەکە لە کاتی بەناو ئەنفال و دواوە ئیتر دیەکان چۆڵ بوو گوندەکان چۆڵ بوو دوای ڕاپەڕین ئاوەدانەوە بوو دوای ڕاپەڕین ئاوەدانەوە بوو ئەم قوتابخانە دووبارە لە ساڵی 1990 دەکوتم
ئاوەدان کراوە بەڵێ خوێندنی تیا و مامەسای تیا و قوتابی خوێندکاری تیا و بەڵام دواتر ئیتر هۆکارێک بوو مەسەرەن خەڵک دووبارە چووە بۆ شارەکان ئێستا ئەلعان ئێستا ئەم ئێسیاوین لێورە ئەوە چەند ماڵێک هەیە تەلەبەیان بووە کاتی خوێندن ئەچنەوە بۆ شار کاتی پشوو تێنەوە بۆ ئاوایی لەبەرەوە مامۆسای تیان نییە و قوتابیشی کەمە خوێندکاری کەمە نەیانتوانێت درێژە بە خوێندن بدەن لێراگە. خۆشەویستان ئەنفال کارەساتە گەورەکەی مێژووی ڕابردووی ئێمە ئەو کارەساتەی کە نەک لە دوامانەوە نیە بەڵکو بەردەوام لە بەردەممانایە. ئەنفال ئەگەر خاوەندارێتی هەبوایە هۆڵۆکۆستێک بوو بۆ خۆی. هۆڵۆکۆست مەبەستم ئەوەیە کە دەیتوانی دەوڵەتی سربەخۆی کوردستانمان بۆ دروستکە. ئێستا من لەم پێدەشتی گەرمیانە و لە گوندی گەرمک لەگەڵ تاقانەیەکی ئەنفالم. کاک سید کامەران بۆ خۆی تاقانەی ئەلفارە. کاک سید بابزانم تۆ کاڵەن تاقانەی ئەنفال یعنی تۆ بەس خۆت ماوی؟ بەڵێ من لە بنە ماڵاکەمان بەس خۆ ماوم باوکم و دوو خوشک و برایەکەم ئەنفالە. یعنی خێزانەکەتان بە کاملی ئەنفال؟ خێزانەکەمان بە کاملی ئەنفال و تەنها خۆم ماوم ئەلەم گوندە. تاقانەی ئەنفال و تاقانەی ئەنفال لەم گوندە بەس من نیم. تقریبا 5-6 تاقانەی ئەنفالمان هەیە لە عێراقەیە. بەڵام تر ئێمە وەکو ئەنفال باس ئەنفال بکەین ئەم دێ ئێمە کەواتە بزانم پرسیارەکە ئەوە بکەم بزانم سەبارەت بە ئەنفال چیت بەبیر دێ بۆمان باس. بەڵێ وەڵای من لە ئەنفالە مناڵ بووم تەمەنم تقریبا نێوان بۆ 10 ساڵ بووم. خۆتەزانی پرۆسی ئەنفال کە دەستی پێی کرد بە چەند قۆناغی دەستی پێی کرد. یەکێ لەوان لەو قۆناغی ئێمەش کەوتنە بەر قۆناغی سێ کە لە سنووری لە هەشتاوەشت لەم دێ خۆمانە کە دێ گەرمکی سەیدەکان لە ناو داوە ئێمە سنوورمان لەگەڵ دووس خورماتووە زیاتر نزیکترین لە چەند قۆڵێکەوە کاتەکە وەجمیان کرد وجمیان کردە سەر ئەم هێرشیان کردە سەر ئەم دیهاتانە تر ئەم دێی ئێمە ئەو کات ئێمە چوینە ئەو دەشتانە و ئەو چیا و دۆڵانە ماینەوە بۆ 1-2 ڕۆژێک. ئێستا پرسیارە چۆن خێزانەکەت ئەنفال کرا و تۆ مایتەوە؟ بەڵێ لە ئەنفالە ئێمە وەکو باسم کرد کە جێش و جمی کرد ئێمە چوینە ئەو شاخ و کێوانە ئەلێ چوینە ئەو جەوەڵا ئەو کاتە بە هەموو قوتێکەوە حکوومەتی بەعسکە وجمی کرد بە تەیارە و بە هەموو شێوەیەک خەڵکی ڕاپێکی زیندانەکان منێکی لەوانە خاڵۆیەکەمە لەگەڵ ئاژەڵا بوو لەگەڵ حیوانە بوو کۆپتەر نیشتەوە هەڵی گرد و بردی کە چەند ماڵێکی ترشی هە لە دێگەی ئێمە ئەلم دی ئێمە کە نیشتەوە ئەنفالانی کرد و بردیانی ئەتر خەڵکەکە وەرەی نەما بەڕاستی و تیان کیمیای ئەڕژێنێ و کاتا ماوەی 3 ڕۆژ ئەگەر نەچ نەشارەوە کیمیای ئەڕژێ ئەتر ئێمە هاتینە ئەم شوێنێکەیە پێڵین خۆرنەوەزان ئەلێوە بووین شوێنێکی زۆر سەخت بوو تر یاوارەکەی وتیانە بێ بچینە شارەوە لە بەرەوەی حکوومەتی بەعس قەرارە کیمیای بڕشێنە ئەوەی نەیەتەوە کیمیایەکەنە سەریا ئەتر ئێمەش هاتین لەنا ئەم دێ خۆمایەوە شەو بوو ماڵی ئێمە لەگەڵ باوکو و برا و خوشکانمان لەگەڵ چەند ماڵ مامەیەکم پێشمەرگە بوو لە ئەنفالەکە نەهاتەوە وتی من نایەمەوە مناڵەکان من بنە شارەوە باوکم دی باوکم والدی عسکەری تەسریح بوو ئەتر ئێمە لە عێراقا چەند زەلامێک و ڕشتپێک لەو شوێنەیە 1-2 ترێکتەرۆستا بوو وتیان ئەوەی کە مناڵە و مناڵی وردە با بە ترێکتەرەکان بچنە شارەوە ئەوەیشی وا بە پێتوانە بە پێڕ ئەتر ئێمەش بە حکمی ئەوەی کە خوشکەکانم گەورەتر بوون لە من ماڵی مام مناڵەکانیان لەگەڵمانە بوون ئێمە باوکم لەبەر مناڵەکانی مامە ئێمە لەگەڵ تراکتۆرەکە سەرخست کە چوینە شارەوە ئەتر ئێمە بووینە 2 بەشەوە باوکمان بەجیا بە پێ ئێمەش لەگەڵ ترێکتەرەکە وەکو عایلەی لەگەڵ مناڵ و ژنەکانە بەجیا دامانیانە ئەوانیان بەجیا برد ئێمە ئەلەو کاتەیە خزم و کەسکارمان لە شار بوو هەر لە دووس خورمات و کات ئێمە ڕۆیشتینە سەر ئاوەسپی هەیە لەوێ چاوەڕوانمان بوون منیان لەوێ دەرکرد خزم و کەسکارەکانمان ڕفانمانیان منیان لەوێ دەرکرد و منیان ئازاد کرد بەڵام ئەوە کاترە تاق و ڕۆیشتن و نهاتنەوە ببوورە ئەگەر برینیشت بکولێتەوە بەڵام تۆ بابزانم لە ئایلەکەی خۆت کەست وەکو ئێسک و پرسوک وەکو شوێنەوارد ینی کەست دەستکەوتەوە تاکو ئێستاگە هیچمان دەست نەکەوتەوە من ساڵی پارش چوون بۆ نوگرە سەلمان هەر بووە سەر ئەو ڕوفاتانە و هیوادارم میسەیش هەر ڕوفاتی یەکێک لە ئازانمان بدۆزنەوە بزانم ئەوە قەبری باوکمە بچمە سەری ئەوە قەوری خوشکانمە ئەوە قەوری یەکێکیانە بچمە سەری و دڵنەوایەکم تێ من ئەلەم دێ ئێمە تقریبا 283 کەسمان ئەنفالە
جگە لەوەی 74 کەسمان لە زندانەکان گەڕاونەتەوە نوگرە سەلمان و دەبز و شوێنەکانی تریە 41 عایلەمان کەسی نەماوە 41 عایلەمان کەسی هەر نەماوە هەمانە سێم تاقانە فات دانە دەرچوونە بەڵام هەیە ئەوەشی هەر نەماوە هەر کەسی نەماوە ببوورە من تۆزە ئێوازان عزێتی شمای گەردەمان ئازاکە و من سپاس دەکەم سپاس دەکەیت لە کۆتایی بەرنامەکەدا و بەر لەوەی هەماڵاوایی بکەم ئێمە تەنها داواکارێکمانەیە تەکلیفێکمانەیە ناڵێن وەرن ئەم کەلاوانە بۆ خەڵکی ئەم گوندە بکەن بە قەسر و قسوور بەڵام ڕوو دەکەینە بەرپرسان مەدیر ناحیەی نەوجول و هەروەها بەڕێوەبەری ئیدارەی سربەخۆی کەلار و تەنانەت پارێزگاری تکریتیش تکایە ڕێگەی ئەم هەوڵاتیانە کە بریتە لە 5 کیلۆمەتر ئەم 5 کیلۆمەتریان بۆ قیرکەن چونکە لە زستانە لە کاتی بارانبارینە ڕێگان لێگیرێ تاکو بە یەگەشتنەوەیەکی دیکە و شوێنێکی دیکەی کوردستان هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان